ئەم بابەتە پێم وایە لەم چەند ڕۆژەی ڕابردوو و کاردانەوەیەکی زۆری هەبوو کە خۆتان بینەری ئەو گرتە ڤیدۆیانە بوون کە بەڵاو کرایەوە لەلایەن BBC-ەوە بە تایبەت. ئەمە هەڵبەتە چەند ڕوانگەیەکی ئەگەمە لێی بڕوانین. یەکێک لە ئەو ڕوانگانەی کە ئەو کاریگەریانەی کە هەیەی بەگشتی لەسەر جالی کوردی بەگشتی ئەوەیە کە ناوبانگی ئەم جالیەیە بەرەو بە شێوازێک ینی نیشان دەدەکە کە کوردەکان بە شێوەیەکی گشتی لە ئێستادا خەریکی ئەم کارە بن. بەداخەوە ڕیپۆرتەکە هەچەند ڕاستی زۆری تێدا بوو ئەوەی کە بینرا ڕاستی بوو تێدا بەڕاستی لەبەرەوەی کە خۆی ڕیپۆرتەکە بە شێوەیەکی ئەندەکەڤەر بە نهێنی لەلایەن هەڵبەتە کوردانی خۆشمان هاوکار بوون بەو بابەتە دەستیان هەبووە کە بتوان هاوکاری BBC بکەن و ئەوەی کە بینیمان هەوو ئابزان هەموو لایەکمان بینیمانە بۆیە من ناچمە سەر خودی ڤیدۆیەکە بەڵام دەچمە سەر کاریگەری ئەو بابەتە لەسەر ڕەوەندی کوردستانی بەگشتی. ئێمە دەمێکە وەکو ناوەند وەکو ڕێکخراو هەستمان بۆ کردووە کە ئەم ڕەوەندەی کە ئێمە هەیە پێویستە بە هەموو لایەکمان ئەوەی کە دەکرێت هەوڵی ئەوەی بۆ بدەین کە بیهێنینە سەر ڕێگایکی ڕاست کە هەوڵ بدەین ئەگەر هەرچەند هەموو جالیەکان هەموو کۆمەڵگەیانەی کە نەتەوایەتەکانی تریشکە لێرە هەن یان ڕەوەندەکانی تریش گرفت و کێشیان هەیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی کورد نییە بابەتە کە ئێمە باس تێدا بکەین بەڵام ئێمە وەکو کورد لە خۆمان بەرپرسین و هەوڵی ئەوەش دەدەین کە بتوانین ئەوەی پێمان دەکرێت ئەو کاریگەری سلبیانەی کە لە بەو شێوە کە هەیە ئێستا لە باڵێن لە ڕێگای ڤیدۆکە بینیمان کەمی بکەینەوە و ئێمە پێشتریش هەوڵمان بۆەوە داوە و وەکو ناوەندی خۆمان ئێمە هەڵبەتە لەگەڵ جەنابتانە بە هاوکاری زۆر جار بەشدار بووین هەم لە گرتنی کۆڕ و سەمینار و لە هوشیارکردنەوە و لەگەڵ پەنابەران ئامادە بووین بۆی کە بتوانین لە نزیکەوە گفتوگویان لەگەڵ بکەین تووشی هەڵە نەبن. هەڵبەتە بۆ گوتم ئەمە هەر لە ناو جالی کوردی نییە مەسلەی هەڵەبوون بەڵام مەسلەی ئەم دیاردەی کە ئێستا هەیە مەسلەی ئیشکردنی نایاسایی لە ناو کووردا زۆر باوە بەس لە ناو کوردە خۆ قۆمەکانی کەژەر بۆ شێوازە وڵا بە دڵنیای لە ناو قەومەکانی تریشەیە من وەکو خۆمان نازانین وەکو شاهد بین بەسەر بابەتەکەەوە بەڵام من دڵنیام لەوەی کە ئەمە دیاردەیە کە ئێستا لە بەریتانیا هەیەوە تەنهاش باوەڕ ناکەم هەر کورد بەشێک بێ لەم دیاردەیە پێم وایە ئەمە لەوەی نەتەوەکانی تریشی گرپێتەوە بەڵامەوە وتم ئێمە زیاتر کەمینەیەک ڕەبتی بە ئێمەوە هەیە زیاتر ئێمە هەوڵی ئەوە دەین کە بتوانین ئەم کاریگەری سلڤیانی کە لەسەر ئێمە هەیەی ئەم دیاردەیە کەمیکەینەوە هەوڵدەی نەهێڵین و هەوڵدەین پێیان بڵین بە خەڵکانی خۆمان ڕاستە زۆر قورسە بەڕاستی لە ئێستادا بتوانین تۆ خەڵکێکی زۆرت هەیە لێرە کە هیچی ڕێگای پێ نەدراوە ئیش بکات ئەمە شۆکارە بۆ مەسلەی سیستەمی پەنابەرێتی لە بەریتانیا تاوان ئەوان کە دێن ڕێگری دەکەن لە کۆمەڵی بابەت مەسلەی کارکردن ئەمە کاریگەریەکی زۆر سلبی دروست کردووە لەسەوەی کە خەڵک ڕوو بکاتە ئیشی خراپ. بەداخەوە ئێمە هەڵبەتە و بابەتەمان لەگەڵ چەند ناوەندێکی بڕیاری ئێرە باس کردووە لەگەڵ کۆمەڵێک لەو خەڵکانی کە بەرپرسن لە ناو حکومات کە ئێمە دیدارمان لەگەڵیان هەبووە باسمان کردووە و پێمان داواشمان کردووە لەگەڵیان ئەگەر دەکرێت ڕێگایان پێ بدرێت کار بکەن کارتی ئیشیان پێ بدرێت بۆ ئەم خەڵکە نووسراوە بۆ ئیشی پرۆفیشناڵە بەڵام بەداخەوە ئەمەش دیسان ڕێگریەکی تر هەیە لە سەم بابەتەش ینی ڕاستە کارتیان پێداون بەڵام کارتەکە چەند جۆر ئیش دەگرێتەوە ئیشەکان زۆر کەم لە سنووردارن ینی ناتوانانی تۆ شتەکان وڵای لەوەیە ئاسەنگریش بگرێتەوە بۆ نمونە بەڵام بلدینگ و شتانش دەگرێتەوە ئەوەی کە هەیە کەسێکە پرۆفیشناڵە بابەتەکە بەڵێ ئەمان لە چی دەگەڕێن ئەمان بۆ ئەویان نەداوە کە تۆ ئیسیفادە بکەوان بۆ ئەویان داوە کە کۆمەلگاکەی خۆیان ئیسیفادە لە شۆرتیجی ئەم کارەی خۆیان بکەن لێرانە بۆ نمونە خەڵکیان پێویستە لە بیلدینگ باشە بۆ مەسەلەی خان و بەرەیان دروستکردنەوە شتانە پێویستیان بۆی خەڵکیان لەوێ ڕێگەیان پێدا و خەڵک لەوێ کار بکات بۆ ئەمانە هیچ کێشەیەک نابێت دەگەی خەڵکی ئێستاکە کارتی هەبێت کارتیشی هەبێت توانێت ئیش بکات لەم بوارە
بەڵام بە شێوەیەکی گشتی جالیی ئێمە بەداخەوە ئەنج ئەمە نازانم تا ئێستا هیچ داتایەک هیچ شتێک بەردەست نییە بۆ ئێمە کە بتوانین قسەیەکی جدی لەسەر بکەین بڵێن ئەمە بۆ ئەم خەڵکە هەموو ڕووی کردوتە کاری نەکەم باز لە ڕێژە دەکەین بەڵام هەر ناوێکی لێدەنین باشە بۆ ڕووی کردوتان بابەتەوە ڕووناکاتە شێوازێکی تر وتمان هۆکار هەیە هۆکاری یاسایی هەیە هۆکارە یاساییەکە ژەوەی کە ڕێگریە لە ئیشکردن چون تۆ سیر دەکەی کابراایەک لێرێ بە درێژایی ژیانی خۆی ئێمە نەفەرمان لا هەیە بۆ لە 2008ەوە لێرەیە تا ئێستا کاتی هیچکردنی نییە ئێمە بەڕاستی دەتەوێت حکومەت چی لێ بکات یعنی پێ بڵێت چی تۆ لێ بە زیندوی بنێژێت کەواتە ناتوانانی تۆ کەسێک لە وڵاتە بهێلیتەوە بە درێژایی ژیانی هەڵبەتە ئەمە خەلەلی سیستەمی پەنابەرێتیە لە وڵاتە باشە ئێمە بە خەلەلی دەبین یعنی ئەمە باش ئێستا تۆ مەبەستەوەیە ئەم خەلەلی سیستەمی پەنابەریە لە دوای دەرچوونی یەکێتی ئەوروپاوە دەرچوو کە بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیابووە پێشتری ژەم سیستەمەی هەبووە نانە پێشتری ژەم سیستەمەی هەبووە بەریتانیا دەمێکە بەم سیستەمە بەڕێوە دەچێەوە پێم وایە یەکێکە لە خراپترین سیستەمەکانی پەنابەری بەداخەوە کە قسە دەکەم بەڵام من بە پێی ئەوەی کە دەمێکە کار لەگەڵ لە ناو سیستەمە لە 2002 بەردەوام کاری لەگەڵ دەکەم ئەم پێم وایە سیستەمێکە لە یەکێکە لە سیستەمە خراپەکانی پەنابەرێتی باشە بەڵام خۆش پێڕەوی یەکێتی مافەکانی مرۆڤکاری جاویستی مەستا ئاماژەوە بکەم لێرە دەبینی کە ئەمە بووە بۆ هۆکاری ئێمە بیرمان نەچێتەوە بینەوە سەر بابەتەی خۆمان ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە خەڵک وا لێ دەکات پەنا ببات بۆ شتی نایاسایی بۆ کاری نایاسایی ئەمە وای کردووە خەڵکانێکی زۆر چون هەموو کورد بەڕاستی ئەو کەسانە نین کە پەنابرن بۆ کاری نایاسایی لە کاتێکدا ئەگەر ڕێکاری یاسایی هەبێت بتوانێت ئیش بکات بە شێوەیەکی یاسایی دڵنیام لەوەی خەڵک ئەگەر ئەمەی نەشوێ بیکات چاوی لێ دەکات لە داهاتوودا ئەگەر ڕێگای پێ بدرێت خەڵکانێکی تریش دەچن بۆ سەرم بابەتەوە ڕێگای یاساییەکە دەگرنە بەر بۆ کارکردن لەوەی کە بە شێوەیەکی نایاسایی کە ئێستا دەبینین کارکردن هەیە بەداخەوە من بۆ بە دیاردە و لە ئێستادا ئەمە واقعی کۆمەلگای جالیەی ئێمەیە بۆ ئێمە دەبێت وەکو ڕێکخراوەکان وەکو لەسەر ئاستی کەسایەتیەکان هەوڵی ئەوە بدەین کە بتوانین ئەوەی پێمان دەکرێت ئەم ڕێچکەیە کە خەڵک پێی وایە لێوەی دەگا بە شوێنێک و بە هەدەفی خۆی دەپێکەی تێدا پێی بڵێن ئەمە دەرەنجامێکی زۆر خەتەری هەیە و لە داهاتوودا لەوەیە نەک ئامانجەکە نەتوانین پێکی بەڵکو لەوێ ژیانیشتی لەسەدا بنین چون بەپێی ئەو سیستەم یاسایی کە ئێستا هەیە ئەمە غرامە هیچ لە هەمومان ئاگاداری غرامەیەکێ و غرامەیەکی گەورە ئەگەر هەر کەسێک بێت و کە خەڵکی کەسێک لایش بکات بەنە نایاسایی هەڵبەتەوە دەوێت نزیکەی 6,000 پاوەند بدەکات عادیش زیادی کردووە بۆ ئەم بابەتە جا کاری ئێمە وەکو وەکو ڕێکخراوەکان وەکو کەسایەتی لەو ناوەندە بتوانین کارێک بکەین کە پێیان بڵێن دەرەنجامی ئەم پەلکردن لە دەوڵەمەندبوونە خەتەرە بۆ خەتەرە دەشێت ژیانی لە سجن کۆتایی پێوێ